Hey there, I hope you're all doing great. سڵاو هیوادارم هەموو لایەکتان باش بن. لەم ڤیدیۆیە باسی سلانگ وەردی دووەم دەکەین کە پێشووتر باسمان کرد. سلانگ وەردز ئەو وشانن یان ئەو فرێزانن کە تەنها نیتیڤ سپیکەرەکان بەکاری دێنن. سلانگ وەردی دووەمی ئەمڕۆ to ghost someone. To ghost someone واتە کاتێک کە هیچی تر حەز ناکەیت لەگەڵ کەسێکا پەیوەندیت بمێنێ یاخود پەیوەندەکە دەپچڕێنیت. Oh my god! یاخود دەتوانی بڵێ OMG! Did you hear Christina ghosted Matt? Did you hear Christina ghosted Matt? ئای خوایە گیان، ئایا گوێت لێ بووە یاخود پێت زانیوە کەوا کریستینا لەگەڵ ماتا پەیوەندی نەماوە یاخود کریستینا پەیوەندی پچڕاندووە لەگەڵ مات؟ ئەمە ماناکەیەتی. جا ئەگەر لەگەڵ ئێمە فێری ئەم سلانگ وەردە بوویت ئەوە لە کۆمنتا بە نمونەی جیاوازدا بەکاری بێنە. Have a nice day. کاتێک خۆش بۆ ئێوە.